ئەم گرتە ڤیدیۆیانەی درۆنێکی دەنگی ئەمریکا گرتوونی قەبارەی زیانەکانی کاولکاری زەوی لەرزەکە دەخاتە ڕوو ئەوەی ڕۆژی دووشەمەی ڕابردوو تورکیا و سووریای هەژان. هەوڵەکانی فریاگوزاری هێشتا بریتیە لە هەڵمەتەکانی ڕزگارکردن. گرتە ڤیدیۆیەکانی فڕۆکە درۆنەکەی دەنگی ئەمریکا گرتوونی ئەوە پیشان دەدات لەو دەمەی کارمەندانی فریاکەوتن و بەهاناچوون ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو ئەم کوڕە تەمەن 11 ساڵانە و 3 کەسی دیکە لە شاری هاتایی لە تورکیا ڕزگار دەکەن ئەوەی لە سنووری سووریاوە نزیکە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەوڵەکانی فریاگوزاری خۆی چڕ دەکاتەوە. ئاژانسی ئەمریکا بۆ گەشەکردنی نێودەوڵەتی پەیمانی پتر لە 85 ملیۆن دۆلاری یارمەتیدا دوای ئەوەی ئانتنی بلینکنی وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ هاوتای تورکی دوا بۆ دڵنیابوون لە پێداویستیەکانیان. من بابەتی یارمەتیەکان بۆ وەزیری دەرەوەمان و تورکیای هاوپەیمانمان بەجێ دێڵم بۆ ئەوەی باسی پێداویستەکانیان بکەن. بەڵام وەزیری دەرەوەی تورکیا هەندێک داواکاری تایبەتی لە ئانتنی بلینکن کردووە. ئێمە هەرچی لە توانەماندا بێت ئەنجامی دەدەن بۆ جێبەجێکردنی ئەو پێداویستیانەی کە تورکەکان داوایان کردووە. نێت پرایز ئەوەی پشتڕاست کرد کە تیمەکان لەوێ لە قۆناغی پێویستی گەڕان و هەڵمەتی بەهاناچوون دەمێننەوە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دوو تیمی ڕاهێنراوی ئاستبەرزی گەڕان و ڕزگارکردنی ڕەوانەی تورکیا کردووە. هەروەها جۆن کێربی ڕێکخەری کاروباری ئەنجومەنی ئاسایش بۆ پەیوەندیە استراتیژیەکان ڕۆژی هەینی لە کۆشکی سپی ڕوونی کردەوە. ئەم تیمانەی پێکەوە نیزەکەی 200 کەس لە خۆ دەگرن و ئامێری تایبەتی و هەروەها گیانپەیە. تیمەکان بە هاوکاری فڕۆکەی هەلیکۆپتەری لەشکری بلاک هۆک ئەمریکایی توانیویانە ئاستی هەڵمەتەکانی گەڕان فراوان بکەن. جۆن کێربی ئەوەی پشتڕاست کرد کە وەزارەتی بەرگری ئەمریکا کەشتیەکی فڕۆکە هەڵگری ڕەوانەی دەریای ناوەڕاست کردووە لەو شوێنی لە تورکیاوە نزیکە بۆ وەڵامدانەوەی ئەوەی ئەنکەرە بە گونجاوی دەزانێت. ئێمە لەگەڵ هاوتایی تورکی لێرە پێکەوە کار دەکەین بۆ دڵنیابوون کە ئەوەی بۆیان دابین دەکەین ئەوەیە کە ئەوان پێویستیان پێوێتی و هەوڵ نادەین سیستمەکەیان بەو کەرەستانە سەرقاڵ بکەین کە پێویستیان پێی نییە. ڕۆژی هەینی کاروانێکی یارمەتی نەتەوە یەکگرتوەکان لە تورکیاوە پەڕیەوە بۆ باکووری ڕۆژئاوای سووریا بۆ ئەو ناوچەی وا لە ژێر دەسەڵاتی سەرهەڵداوەندایە. ئەوەش دووەم کاروانی فریاگوزاری نەتەوە یەکگرتوەکان بوو بۆ وڵاتی سووریایی وێران بوو بەجەنگ. ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا داوای لە حکومەتی سووریا کردووە ڕێگە بە گەیشتنی کۆمەکی فریاگوزاری بدات بۆ سەرجەم زیندوماوان. هەروەها ئەمریکا فشاریش دەکات بۆ تێپەڕبوونی کۆمەکی مرۆیی زیاتر لە سنووری تورکیاوە بۆ سووریا. هاوکات ڕووسیا و چین گوتیانە پەڕینەوەی کاروانی کۆمەکی مرۆیی بۆ سووریا پێشێلکردنی سەروەری خاکی سووریایە. بۆ سندی سین سمکو عەزیز دەنگی ئەمریکا.